تان لێ بخۆشەویستان من چۆمان خەسرەوم لە بەرنامەکانی ئەمڕۆی چۆمان لەگەڵتانم کە مژارەکانی ئەمڕۆی چۆمان مژاری کۆمەڵایەتی سیاسی لە خۆ دەگرێت بە میوانداری پسپۆڕان و شارەزایانی ئەو تەوەرەی کە دێنە ستودەکانی ئەمڕۆی چۆمان. ئەمڕۆژ لەگەڵ زۆر بەڕێز کاک سەردەش محەممەدم وەکو چاودێری سیاسی باز لە پرسی ئەەکەم کە بە تایبەتی مەسەلەیەکی یاسایی قانونی پەک خستووە یاخود پەرلەمانی کوردستان و لەگەڵ ئەوە کە دەبواە ئێمە پێشوەخت بچوونێتە ناو تەشکیلکردنی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لەم پەڕەکانە بینینەوە بەمەرجێ ئێمە کە چوینە ناو ئەم پرۆسێ لە ئەنجامەکانی بە پرۆسەیەکی بەری و پاکمانزانی و کۆی لایەنەکان و لایەنی نێودەوڵەتیش لە هەڵبژاردننی ئەم جاری هەرێمی کوردستان ڕازی بوون وەکو پاکێکی بۆ ئەم باسە دەسمەلای بەڕێز کاک سەردەش محەممەد وەکو چاودێری سیاسی کاک سەردەش زۆر بەخێراتی. زۆر سپاس کاک سەردەش. من لە دەستپێکە ئەوم بود کە ئێمە هەڵبژاردنێکی پاکمان یعنی ئەوەی کە پێڵێن تەزویر و هاکردن و ئەوەی کورسەکانی ئەملا چوە بۆ ئەولا ئەمانەوان بینی سەرڕای کە سراعێکی زۆر قورس و پارتی ئەعلانی 1 ملیۆن دەنگی کردووە هەر ئەوش هاتە پێشەوە ئێمە توانین بڵین لە پای ئەو کارانەی کە کابینەی نوێم کرد یا خودی پارتی دموکراتی کوردستان دەنگدەر پاداشتی پارتی دموکراتی کوردستانیا و بە دەنگە خۆڵە مێشیەکارەوە سەگانی جەنابتان وەکو چاودێرێکی سیاسی لە ڕاستیە زۆر سپاس بۆ بەرنامەکەی جەنابەت بۆ کەناڵە خۆشەویستەکەتان. لە ڕاستیە نیگەرانیەک لەلایەن ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان هەبوو کە هەڵبژاردنەکان پوخت و پاک و سازگار نین و بە پاچی بەڕێوە ناچن. هەڵبەت ئەو کات لەسەر نیگەرانیەکانی ئەحزابەکان کۆمیسیۆنی عێراق ڕاستپێردرا بۆ ئەوەی کە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوەبەرە بەڵام بە خۆشحاڵێوانێ لەو کاتەشاکە یعنی هەموو بابەتێک دەرکەوت کە پارتی دیموکراتی کوردستان تەنها نوێنەرێکیشی نەبوو لە ناو کۆمیسیۆن توانی زۆرینەی دەنگی هەرێمی کوردستان بێنێ کە کردێ 39 کورسی هەبێ پارتی دیموکراتی کوردستان لە کۆی 100 کورسی. بۆیە ئەتوانین بڵێن پارتی لە کوردستان لە سایە 39 خەڵکی کوردستان دەنگدەرانی کوردستان دەنگیاننا بە پارتی دیموکراتی کوردستان کە 39 کورسی هەیە و بەم 39 کورسیەوانێ پارتی زۆرینەی فراکسیۆنەکانی هەیە. ئەتوانی بڵێن حزبی دوو هەم بە دوای پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستانە کە 23 کورسی هەیە بەڵێ کە ڕێژەیەکی زۆر مەودایەکی زۆر فراوان هەیە لە بینی کورسی یەکەم و کورسی دووەم کە پارتی دیموکراتی کوردستان و حزبی دووهەمە حزبی ڕکابەری پارتی دیموکراتی کوردستانە. بۆیە بە پێی مستحقاتی هەڵبژاردن بە پێی ئەو دەنگەی کە جەماوەری کوردستان بە پارتی دیموکراتی کوردستانیان ناوە پارتی سەرمەشقی بەڕێوەبردننی دەوڵەتداری و حکومەت و ئەوەیە کە هەرێمی کوردستان لە هەموو ڕووەکان و پارتی بەڕێوەبەرێ. بەڵام ئێمە ئەمە لە یاد نەکەین واقعێکی تر لە هەرێمی کوردستان هەیە کە ئەم واقع درێژکراوەیەکی دوورمەودای هەیە کە مێژووی هەیە کە هەرێمی کوردستان دابەشی دوو ئیدارە بووە. دوو ئیدارەکە ئەتوانین بڵێن پارتی دیموکراتی کوردستان لە ڕابردوو جۆمان لێ بۆ ئەمەی نەشاردوێتەوە کە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان حکومەت پێک ناهێنێ و یەکێتیش ناتوانێت بەبێ پارتی دیموکراتی کوردستان حکومەت پێک بهێنێ. بۆیە باشتر وایە پارتی دیموکراتی کوردستان بە 39 کورسی خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بە 23 کورسی خۆی حکومەت پێک بهێنن. بەڵام هەندێک جار پارتی دیموکراتی کوردستان ئەندامانی خۆی دەنگدەرانی خۆی ڕەخنە و گلەی و نیگەرانیان لی هەبووە کە بۆ پارتی دیموکراتی کوردستان تەسامح ئەکا کورسەکانی خۆی ئەو پۆستانەی کە بەری ئەەکەی زۆربەی ئەیا بە ئەحزابەکانی تر هەڵبەت پارتی تەنها بیری لای ئەوە بۆ کە چۆن یەک ڕێزی ناو خاچی هەرێمی کوردستان و کوردستان بپارێزێ. بۆیە ئەم نیگەرانیە زۆرجار لای لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان هەبووە. بەڵام ئێستا بابەتێکی تر هەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان نایەت ئیمتیازات و پۆستەکان با بە هەندێک ئەحزاب چونکە بەڕاستی بیر لەوە کراوەتەوە لە کابینەکانی کە بەڵێ لەنۆ کابینەی کە تێپەڕیوە ئێمە ئەومان بینیوە کە پارتی دیموکراتی کوردستان زۆربەی پۆستەکانی خۆیاوە بە ئەحزابەکانی تر تەنانەت ئەگەر یەک کورسیشان هەبوو بێ. بە نمونە حزبی سۆشیالیست دیموکراتی کوردستان بە یەک کورسی وەزارەتیان دراوەتێ وەزارەتی شەهیدانیان پێدراوە. بەڵێ بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئەوەی بۆ دەرکەوتووە کە تەنها ئیمتیازدان بە ئەحزابەکان گرنگ نییە ئەبێ حزبەکان کاتێ ئیمتیازێک وەرەگرن پۆستێک وەرئەگرن بچنە ژێر بەرپرسیارەتی پۆستەکەەوە. بەداخەوە ئێمام حزبانەمان تا سەعات 12 لە حکومەتا بینیوە لە دوای 12 لە شێوازی ئۆپۆسیۆن ڕەفتاریان کردو لە ناو هەرێمی کوردستان و عێراقیش. بەمەرجە کاک سەردەش ئێمە کە بگەڕێنەوە بۆ پێش
ئەنجامدانی ئەم هەڵبژارنە کە نزیکی 2 ساڵە هەمیشە لەم پەڕیان هێنایە پێش و بۆی هەڵبژارنەکان ئەنجام نەدرێن تەبەن چ یەکێتی بە چ لایەنەکانی تر پێشبینی سیاسیانێ یاخود سنگ و مەحەکی خۆیان نەزان قورسایی خۆیان نەزان هەر بۆ لەو کاتە پێشتریش لە کۆمیسیۆن هەر لەم پەڕیان هێنایە پێش لە مەسەلەی کۆمیسیۆن چۆن ڕادستی بەغا کرا بەها سەرپەرشتیکە یعنی مەسەلەکە ڕوونێ ئێمە لە پاداشتی کارەکانی کابینەی نۆیەم یاخود پارتی دیموکراتی کوردستان بارتەقای کورسیەکانی کاری کردو خزمەتی کردو پرۆژەی دوور مەودا ئەوەی کە پێڵن لە بەنداوە لە ئۆتۆبانەوە لە کارەبای 24 کاتژمێریەوە ئەلەمێ تاکی هەرێمی تاکی دەنگدەری هەرێمی کوردستانی هۆشیارە دەنگ بە چیاوە کێ 2000 سزای یاوە ڕاستە دەنگدەری کوردستان زۆر جار لەسەر چەند ئاراستەیەک دەنگی بە پارتی دیموکراتی کوردستان ناوە یەکێک لەوانە کە پارتێکی نزیکی 80 ساڵەیە و مێژوویەکی دوور و درێژی هەیە و تاکە پارت بۆ لەسەر ئاستی جەماوەری هەرێمی کوردستان لەسەر ئاستی گەلێری هەرێمی کوردستان یاخود لەسەر ئاستی هەموو کوردستان و عێراق و تاکە پارت بووە کە ئاڵا هەڵگری بیری نەتەوەییە یعنی خەڵکێکی زۆری کوردستان گۆشکراوی بیری نەتەوەین خەڵق قوربانی بۆ ئەم خاک و خۆڵەیەوە بابەتێکی تر بەدەر لەمانە ئەوەیە کە پارتی لە کاتی ئیدارەدان و دەوڵەتداریە سەرکەوتوو بووە پرۆژەکان بە نمونە ژێرخانی ئابووری بەنداوەکان پۆندەکان بەگەڕخستنەوەی سیستەمی بانقی کەمکردنەوەی گەندەڵی لە دەوائیرەکان زیادکردنی شەفافیت یعنی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان هەنگاوی بۆ ناوە خەڵک بە ئەمانەتەوە ئەچێتە سەر سندوقی دەنگدان بۆ ئەوەی کە دەنگی پێ بداتەوە بە جیاوازتر لەمە فۆرمێکی باشتر نییە لە پارتی دیموکراتی کوردستان بۆیە خەڵک زیاتر بەرەو سندوقەکانی دەنگدانە چون بۆی دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بن کاتێک کە ئەم فۆرمەی بەدڵ نەبێ فۆرمێکی باڵاتر نییە هەڵبەت فۆرمێکی خراپتر هەیە بەڵام زۆر جار هەندێک خەڵک هەن یعنی ئەوەی کە پێ ئەوترێ ئیرهابی فکری هەندێک بابەت بەسەریان ئازاڵە بیرکردنەوەیان لای وێنە گەورەکەی پارتی نییە هەندێک شتی بچووکیان لێ کردوتە نوختە بۆیە ئەو خەڵکەش ئەگەر هۆشیار بکرێنەوە دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان بن زۆر زیاتر لە 150 لە کورسیەکانی هەرێمی کوردستان بەدەستێنن بەمەرجێ ئەمە کە بە تایبەتی لە سلێمانین و باز لە ئەم دەڤەرە ئەەکەین هەمیشە بەو ڕاگەانە فریودەرە پۆلیسیە دەنگدەر فرود درراوە بتێ نەتێمە هەم کاریگەری دانین و هەم کاریگەریمان لەسەردانرێ بۆ ئەم جارەی ینی کە بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان عینادی سیاسیەکە ترس لەمە دووبارە لە نمونەی ئێمە زوتنەوەی گۆڕانمان بینی کە ڕێژەی کورسەکانی چۆ 27 بەڵام چۆن کەروی هاتە خوارەوە لە نمونەی بزوتنەوەی نەوەمان بینی بزوتنەوەی نەوەی نوێمان بینی دژی هەمان ئەحزاب بوو کە ئێستا 15 کورسی خستۆتە سەبەتەکەیەوە یعنی ئەمە پڕە لە تەناقۆزات پڕە لە پارادۆکسی سیاسی بۆ فریودانی دەنگدەر بە تایبەتی لە سلێمانی هەرچ کاتێ حزبی سیاسی هەبوو دەسەڵاتی بەدەستەوە بوو یعنی پێی تەندروستە کە ئۆپۆسیۆنێکی تەندروستیش هەبێ لە وڵاتەکەی یاخود لە هەرێمەکەی یاخود لە دەسەڵاتدارێتەکەی بەداخەوە لە هەرێمی کوردستانەوەی کە ئێمە هەتاکو ئێستا نەمان بووە ئۆپۆسیۆنێکی تەندروست بەڵێ یعنی بە بزوتنەوەی گۆڕانەوە بنەوەی نوێ تەمەنەڵی بەداخەوە من لەسەرەوە بەداخەوە لەبەرەوەی کە حزبی سیاسی سەرکەوتوو لە دەوڵەتداریە لە ئیدارەدان پێی خۆشە ئۆپۆسیۆنێکی ڕەخنەگری بنیادنەر هەبێت بەداخەوە ئۆپۆسیۆنێکی فریودەر هەیە تەنها بۆ کورسی و بۆ پلە و پۆست و گیرفان هەوڵ ئەدەن کۆمەڵە کورسیان هەبێ بۆی دوای سەفەقەیەکی سیاسی پێ بکەن کۆمەڵە پرۆژەی وەبەرهێنانی پێوەربگرن کۆمەڵێک پارەی پێ پاشەکەوت بکەن بۆ خۆیان و داهاتوونەوەکانی خوان بەداخەوە ئەمە ئۆپۆسیۆن بوون نییە یعنی ئەمە زۆر خەڵکی پسپۆر قسەی لەسەر کردووە پێشووتر کە تەنها قسەی من نییە یعنی خەڵکی زۆر شارەزا لە بواری فەلسەفەی سیاسی لە بواری فکری سیاسی لە بواری نەزەری سیاسی قسەیان لەسەرەوە کردووە لە هەرێمی کوردستان هەتاکو ئێستا ئۆپۆسیۆنێکی تەندروست لەدایک نەبووە بەڕاستی بۆیە ئەوەی کە هەتاکو ئێستا هەبووە نەوەی نوێش کە 15 کورسی هەیە کورسەکانی خۆی خستۆتە سەبەتەیەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبەت ئەمە ئیتیفاقەیەک بووە کە لە هەلومەرجەکە ئەم حزبە لەدایک بووە بەڵام سواری شەپۆلی ناڕەزایی خەڵک بووە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە سلێمانی خەڵکی سلێمانی خەڵکێکی جوان و ناڕازین هەمیشە ڕەخنیان هەیە لە زۆر بابەت حەقی خۆشیانە طبعاً حەقیانە بۆ ئەوەی ئەگەر گلەییان لە ئیدارەدانی شاریشە بە حەقیانە وەک چاودێرێکی سیاسی کاک سەردەشت ینی ئەم دۆخە کێمە بینن و بە تایبەتی ئێستا سەردەمی تۆماری ئێژدیە
ینی بەسەر ناچێ من یە کاڵ بێتەوە لە ئەرشیفا بێت دۆخەکە بە تراژیدیە بینیا کۆمیدی یا تێکڵەیەکە ئەوەی مەسەلەن ڤیددیۆکانی شاسوارە بینین ڤیددیۆکانی خودی خوشکەکەی کەکرایە وەزیر ئەمە ینی تیامێنی تۆ ئەوە چۆن ئەزانی هەندێک قسەکردن هەیە سنووری هەیە خەدڕاجعی هەیە تۆ ئەتوانی قسەیەک بکەیت لەبەرەوەی خەدڕاجعی هەیە بە سبێنە تۆ گەل لەم قسەی خۆت پاش گەز بیتەوە ئاسایی بێ بەلاتەوە بەڵام سەرۆکی بزوتنەوەیەک کاتێ ئەڵێ کوڕەکانی فڵانە کەس ئەهێنم لە بەردەرکی سەرا لە سێدارەیان ئێم هەڵیانەواسم ئەمە خەتی ڕاجعی نییە ئەم قسانە کاتێک کە تۆ خۆت لە سژنە لەگەڵ ئەو حەزبە سیاسیە ئەچی ئیتفاقێکی سیاسی ئەەکەیت و هێلکەکانی خۆت کە کردوتە ئەیخەیتە سەبەتی حەزبە سیاسەکەی ترەوە تۆ دوکانێکی سیاسیت هیچ شتێک نیت بەڕاستی تۆ ئەگەر خەڵک سبێنێ متمانەی بە تۆ هەبێ کەواتەوە خەڵکە درۆ لەگەڵ خۆشیان و لەگەڵ جەنابیشت بەمەرجێککە کاتێ لە سژن بەرە درێت خودی سەرۆکیەوە حەزبە ڕواتە سەردانی پێڵە بەداخەوە بۆ وادات بەڵێ بەر لەوەی بەر بدرێ ئیتفاقی هەبووە ئیتفاقی هەبووە ئیتفاقەکە هەموو لایەنەکان ئاگادارن چێ لە نەو ئیتفاقەکە هەبووە چۆن بووە ئەمە شتێک شاراوە نیە بەڕاستی لە ئەگەر و شیمانی گریمان کابینەی دێم پێکات پارتی یەکێتی ڕێککەوتن بۆ سێ ساڵی ئایندە دەنگدەر ئەو دەنگدەری کە دەنگی یا بە گۆڕان ئەو کە دوایە سزاییە بەڵام ئەو 15 کورسی گۆڕان دووبارە وەک تەسەورێک وەک پێشببینێ لە سلێمانی چ دۆخێک دروزە چ کەسانێک دووبارە هەڵا قوڵێنەوە بەژەوەندی کەسی خۆیان دووبارە بێنەوە سەر شاشەکان فریوی دەنگدە ئەزانی چۆنە ئەمان لەدانێکی کۆمەڵناسی قوڵی ئەم باسە لە ڕووی کۆمەڵناسیێوانە لەوە ئەچە خەڵکێکە بێ بتوانە شرۆڤەیەم بابەتە بکەوە لەبەرەوەی کە ئێمەش لەم شارە سیاسی سلێمانی گەورە بووین ئەتوانین بە باشی یعنی لی تێبگەین ئێمەش طبعا ئەوە هەندێک حزبی ئۆپۆسیۆن هەیە کە نزیکە بێتەوە لە دەسەڵات هەندێک حزبی بەناو ئۆپۆسیۆن چکە باسم کرد کە حزبی ئۆپۆسیۆنی واقعی نییە هەندێک حزبی بەناو ئۆپۆسیۆنێک کە نزیکە بێتەوە لە دەسەڵات خۆریان ئاوا بێ بە نمونە گۆڕانیشمان بینەوە لە ڕابردوو بەم جۆرە بووە وەنەوەی نوێش خۆری ئاوا بێ ئەم حزبانە کاتێکە لە سلێمانی هەڵە تۆقن دروست دەکرێن گردێکیانە درێتێ پارەیانە درێتێ کۆمپانیایان ئەدرێتێ بۆ ئەوەیە ئەم حەزبە دەنگە ناڕازەکانی یەکێتی نەچێتە لای پارتی بۆ ئەم دەنگە ناڕازیانە کۆبکەنەوانێ خەڵک فریودەن لە بەناوی حزبێکی ئۆپۆسیۆن لە ناو سلێمانی دەنگەکان بهێڵنەوە هەموو مەترسێکە ئەوەیە لە سلێمانی هەموو ترسەکان ئەوەی حزبەکانی سلێمانی جەماوەری سلێمانی ڕابێت لەسەروی دەنگ بە پارتی دیموکراتی بەو فرودانە زۆر زەقق تا دوێنێ بوو تاوانبار بوو بەڵام هەر خۆی چۆ بە هەموو ماچینە ئەعلانەکانیان بە هەموو حزبە سیاسیەکانیان تەنها سەرقاڵی ئەوان خەڵک وا لێ بکەن وێنەی پارتی لا ناشرین بکەن طبعاً بەداخەوە کاتێ پارتی خەڵک لی تێ ئەگات ئەبێ بچە سەیری پرۆژە و سەیری بنیادنانی ژەرخانی ئابووری و بچە سەیری پۆند و بەنداوەکان بکە زۆر بەداخەوە ئێمە لە سلێمانی ئەژین لە ناو ئەو شەقامانە ئەژین کە لە سلێمانی ڕۆژی ئەەکەوینە 100 تاسەوە لە ناو ئەو دۆخەنە هەموارە ئابووری سلێمانی قسەکەت پێ نابڕم ئوستاز خودی پارێزگای سلێمانە لە پرۆژەکان و شەقامەکانی سلێمانی کەڵکی نۆژانکردنەوەی نەماوە بەمەرجێ ئێمە وەکو شۆفێرێک منەتبارین پینەش بکرێن ڕاستە یعنی ترس لەمە بەراوردێک بستێکی دۆهۆک نەماوەتەوە قێرتاو نەکرێت زۆربەی شۆفێران تووشی زیان بوون بەهۆی ئەم شەقامانی سلێمانیەوە یعنی بڕوا بکە ئەو دۆخەی لە سلێمانی هەیە ئەگەر زەویەک بۆ نمونە زەویەکی توجاری 100 دەفتەر دۆلاری کردرا ئێستا 30 دەفتەر دۆلارەکە یعنی ئەمە دۆخێکی زۆر ناهەموارە لە 170 داشکاندنی نرخی کەلوپەل نرخی زەوی نرخی خانوو ئەمە دۆخێکە هاتۆتە پێشەوە مانای هەڵوەستە لە سەرکردنە لە ڕووی ئابووریەوە یعنی ئەمە شڵەژانی ئابووری پێ ئەوترێن لەم شارە بۆچی ئەم شڵەژانە دروست بووە بۆ سەعاتێ دوور بکەیتەوە لە شارێکی تری هەرێمی کوردستان و عێراق ئەم شڵەژانە ئابووریە نیە بۆچی خەڵکی پسپۆر لە بواری ئابووری لە بواری سیاسینان دراسەیەکی ئەم دۆخە بکەن ئەگەر درۆ لەگەڵ خۆیان ناکەن چونکە لە ڕاستیان من لەگەڵ دکتۆری جامعەیە قسەم کردووە کە پێشووتر لەبەروی میولی حزبێکی سیاسی هەبووە لە سلێمانی بەشان و باڵی حزبەکە هەڵی ئێمە پێم دوتم ئەم درانە لەگەڵ خۆشت و لەگەڵ خەڵکیش مەکە کاکە شتەکان بەم جۆرە نییە ئێستا تێگەیشتووە کە ئەوەی من پێم وتووە ڕاست بووە ڕۆژە لە ڕۆژان خەڵکی سلێمانیان هاننا کاکە هەژماری من سوودی نییە هەژماری من بەکەڵک نا هەژماری من کاتێککە پارەت بۆدا ئەبەزێ لە شێوی موچە ڕاستە و خۆ ئەیبا بۆ پارەی ئاوکارەبا بە پێچوانەوە ئێستا خەڵکی سلێمانی خواخواانە پارەی ئاوکارەباکە لە ڕێگای ئیپسوڵەوە بن ئاسانکاری زیاترە خەڵکێک
شارەزایە درۆ ئەکا بۆ سیستەمێکی سیاسی خەڵکێک نەشارەزایە کەوێتە ژێر کاریگەری ئەو خەڵکەوانێ بەداخەوانە ئەوەی خەڵکی سلێمانی ئێستا لی تێگەیشتۆ ئاسانکاریەکی باشتر هەیە بۆ هەژماری من ئەگەر بکرێ حکومت هەندێک هەنگاوی تر بنێ بۆی پرۆسەکە سەرکەوتوتر بێ ئەتوانێت لە ڕێگەی خەڵکی پسپۆری ئابوووریەوە خەڵکی پسپۆری بانکی پسپۆرەکە ئەو ئیشە بەرەو پێشتر بەرێ هەژماری من لە ڕێگەی جیازی POS و مامەڵی بانقی زیاترە بێ خەڵک ڕاستەوخۆ لە دوکانە شتەکڕێتوانێت بە کارتی بانقەکەی دەنگ بدا شت بکڕێت بۆیە پارێکی مۆدرنە بۆیە یعنی ئەوەی کە خەڵکی پێ جێل ئەکرێ ئەوەی کە خەڵکی پێ ئەخرێتە ژێر ئاراستەیەک بەکاریان بێنی لە خزمەتی خۆتا ئەمە یعنی بەڕاستی بەکارهێنانی خەڵکە بێ هۆشیار بێ لە ئەنجامە ئێمە ترس لەوەی کە بۆ نمونە ترس لە ئەوەدانی هیچ عقلانێتێک هیچ لۆژیکی تیانە بەڵام کە ئێمە پرۆسی ینی دیموکراسی هەڵبژار نەکرێت کە نوێنەرێک هەڵبژێرە دەبێت ئەو حزب بێتە خزمەتکاری میلەتەکەی وەکو هەر لە هەڵبژارنەکانی ئێمە کێخاین و نە ئاغاین بەڵکو خزمەتکاری میلەتەکەی ئەمە لە ڕووی پراکتیکەوە نەک لەوەی کە من و کاکسەر لە کەناڵێکی حزبی کە پارتی دیموکراتی کوردستانە قسەکەن ئەمە بە دوو چاوی سەر ئەبینرێت یعنی حەشاکردن لەمە یاخود بە جۆرێک لە جۆرەکان پرسیارەکەم درێژ کردەوە نابێ حیزبایەتی وەکو جەبر ببینرێتەوە وەکو ویراسێک ببینرێتەوە ئەبێ بیگۆڕیت لە پای ئەمە ئەوەی کردووە یا ئەمەی نەکردو سزا دەدرێت ڕاستە بۆ سلێمانیانی ئەمە تەواو لەوەی کەم دۆخی سلێمانی بەواتایەکی تر ئەمە دەیان بلدۆزەر و گەڵابە و شۆفڵە بینینەوە شاخەن ئاسیەکان کوونەکەن بەڵام شەقامەکان لایەن لێ ناکرێتەوە کەواتەمە کۆی ئەمانە چ پرۆسە سیاسیەکە بێ لە بزنسێکی شخصیە دوجار ئەبەداخەوە بابەتەکان بۆ جیرفانی شخص و حزبێکە بابەتەکان بۆ جیرفانی میلەتێک و داهاتی نەتەوەی نییە ئەوەی کە هەیە ئێستا ئەبیندێ ئەو پارەی کە شاخێکی بۆ کوونەکرێ ئەو پارەی کە چەندین پرۆژە پێ ئاوادانەکرێتەوە شەقامەکانی ناوشار هەر هەمووی چاڵ و چۆڵیە بەداخەوە بیرکردنەوەی تەنها لە جیرفانی شخص و سەرمایەدارەکان و کۆمەڵێک حزبی سیاسی و کۆمەڵی بەرپرس هاوڵاتی دەبێ بپرسێتەوە بۆ 50 ساڵی ئایندە ماستەر پلانی سلێمانی چی بەسەریێت بەڵێ بەرەوچۆ ئەچێ فراوانبوونەکەی چۆنە هەتاکو ئێستا تۆ گەڕێکی زیاد دروست ئەەکەی هیچی شارەوانی ئاگای لێ نییە هەمووی لەژێر کۆنتترۆلی کۆمەڵێک خەڵکایە هەتا ئێستا گەڕێک دروست ئەەکەی پرۆژەی بۆ نەچووە ئاو ئاوڕۆی بۆ نەچووە کارەبای بۆ نەچووە ینی ئەمە بەڕاستی جێگەی پرسیارکردنە کاتێک کە تۆ شار گەورە ئەبێ شەقامی 100 مەتری دروستەکەی بە چوار دەورەکەی ببوژێنیتەوە بۆ ئەم شەقامە زیاتر گرنگی هەبێ لای ئاوڕێک کاکسەرش ئاوڕێک لەو قسەڵق و قاوانە من بەمەوە لە نمونە ئەوەی کە بۆ نمونە تاکێکی ناهۆشیار یاخود سادە دەڵێ مەسرور بەرزانی کابینی نوێم هەرچی پارە و پارەکانە دابینێکە بۆ دهۆک و هەولێر نایە بە سلێمانی دقیق تۆکو چاودێرێکی سیاسی من وەڵامەکەم لە جەنابتانێ ئەزانی ڕۆژێک لە ڕۆژان هەبوو هەندێک خەڵک و هێزی سیاسی شەڕی ئەویان لەگەڵ دەسەڵاتی ناوەندی هەرێمی کوردستان کرد کە ئەبێ لامەرکەزی دارایی و لامەرکەزی ئیداری هەبێ بۆ پارێزگاکان جەنابی کاک مەسرور وەڵامی ئەم بابەتەیە و کە لاریمان نێو جێبەجێ کرا ئێستا لامەرکەزی ئیداری و دارایی هەیە و داهات ناچێتەوە خەزیانەی حکوومەت بۆ بەو داهاتی کە دەستیان ئەکەوێ ناتوان شاری پێ ئاوادان بکەنەوە بۆ ئەو داهاتە ئەچێتە چۆ لە هەولێر و لە دووهۆک هەرو داهاتە نییە شاری پێ ئاوادانەکرێتەوە پرۆژەی پێ پرۆژەی استراتیژی پێ ئەکرێ ئەو داهاتە ڕوا بۆ کوێ مەسەڵەن ئەڕاتەوە هەولێر لە هەولێرەوە بێ بنێرێتەوە یاخود هەولێر ناینێرێتەوە ئەزانێ داواکارێکە ئەو بوو کە خۆیان بەکاری بهێنن لامەرکەزی دارایی ئەوەیە کە خۆیان پارەکە بەکاربێنەوە لە خزمەتی ئاوادانکردنەوە شارەکە بەڵام کام ئاوادانکردنەوە کام ئاوادانکردنەوەی چێ لە خەڵکی سلێمانی سوودی لەو ئاوادانکردنەوە بینیوە کام پرۆژەی گەشتیاری تازەمان بینیوە لە 20 ساڵی ڕابردووە پرۆژەیەک بێ خەڵک بتوانێت ڕووی تێ بکە ئەم هەموو گەشتیارە ڕوو ئەکاتە ئەم شارە کام شوێن بوژایەوانێ ئەنیێسە بچۆرە هەڵەبجە چوار ئوتێلیتیانە بچۆرە سیتەک چوار ئوتێلیتیانە 2 ساڵە پردی توقت کە پردێکی استراتیژیە دانراوە ینی کەس نازانێت سەرچاوی ئەو 2 ساڵە کە پارەی بۆ دابین کراوە مەسەلەن لە هەڵەبجە ئەوەی سەردانی بەڕزنێت مەسرور بەرزانی بە کوڵەباڵەکەەوە ینی ئەمانە ئەبینیتەوە دوجار پرۆژەکان جێبەجێ ناکرێن بەڵام لە هەولێر پێشوەق پرۆژەکان تا شێوەی خستەخانەی شار چەندین ساڵی خەیان بەردی بناغی داهاندێ و پارەی بۆ سەرفەکرێ بەڵام ئیشەکە ناگاتە نەتیجە چێ ئەیخوا چێ ئەیبادەم پارێ
یعنی بەڕاستی کێشەیەکی ئێجگار گەورە هەیە لە ڕووی ئیدارەدانە و ڕقابە نیە لەم شارەیە. کاتێک کە چاودێری و بە دوواداچوون نەبوو تۆ ناتوانانی هەنگاوەکانت سەرکەوتوو بێ، پلانەکانت ڕێخستنەکانت سەرکەوتوو بێ. بۆی کە لە سلێمانی هەیە چاودێریەکی ورد نییە، بەڵکو هەر کەسە بۆ خۆیەتی ئەوەی کە ئەیبینی مناڵی ئەم بەرپرس لە سلێمانی دەوڵەمەند بوو، مناڵێ و بەرپرس پرۆژێ هەیە و خەریکی تەخشان و پەخشانی پارەن و داهاتی مەرزەکان ناگەڕێتەوە بۆ حکوومەت و یعنی بەس کۆمەڵی خەڵک سوودمەند بوو. بڕوا بکە ئەگەر ئێستا براکانی من کە لەم شارە شەهید بوون زیندوو ببنەوانە یەک دەقە ئامادەنین خوێنی خۆیان بڕێژنەوە بۆ خەڵکێکە ئێستا خەریکی بە هەدەردانی سامانی ئەم وڵاتە و ئەم شارێکە ئەیخوا. براکانی من بۆ ئەوە خەڵکی تر بۆ ئەوە خۆی بە شەهیدکردنە، وای ئەزانی کە ئەم شاخە ئەم سەروەت و نیشتیمانە ئیترە بێت لە خزمەتی خەڵکا بێ، ئەمان لە خزمەتی خەڵکا بن، یعنی بۆ ئاسوودەی خەڵک خۆیان یا لە ئەنجامە ئێمە کەی بینینەوە هەر نەیبەستینەوە بە سلێمانیەوە. دوێنێ بوو پارێزگاری کەرکووک پێشکەشی تورکمانەکان کرا بۆ قورساییەکێتیش کە دەنگیانە، ینی لە دوای خیانەتە مەزنەکەی 16 ئۆکتۆبەریشەوە. ینی ئەگەر ینی بەم شێوێ بێ بەرپرسیارەتی بدرێتە دەست ئەم حیزبە بۆ کورسیەکەمەوە لە کەرکووک زیاتر چاوەڕێەکەین شتێک ببی ئەبینینەوە لە ینی بۆنی نیشتیمانی لێەوە ئەزانی تەنها کەرکووک قودسەکەی ینی خەڵکی کوردستانە بێ پارتی بە جوانیەکە بناسنەوە کە دەست ناخاتە دەستی شۆڤێنی و ئەو خەڵکانەی کە ڕقیان لە نەتەوەی کووردە، بۆیە نەک بۆ پۆستی پارێزگای کەرکووک، نەک بۆ پۆستی سەرۆکی کۆمار، نەک بۆ هەرچی پۆست هەیە لە عێراق پارتیمان بینیوە ئامادە نەبووە دەست خاتە دەستی حیزبێکی شۆڤێنی ترەوانێکە خاچی هەرێمی کوردستانی بە خاچی پیرۆز نەزانی بێ. پارتی ئەگەر ئەو پۆستانش بەدەستنێنێ بەلایە ئاساییە، پارتی لە استراتیژە پارێزگاریکردن و مانەوە و خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستانی لە چوارچەوەی عێراق. بەڵام قسە خەڵکی کەرکووک خەڵکێکن هۆشیار نەبوونەتەوە لە مەجای دەنگداندا، لە پرۆسەی دەنگداندا. ئەو خیانەتەی کە لە کەرکووک بەرامبەر بە خەڵکی کەرکووک کرا معقول نییە هێزێکی سیاسی بتوانێت چوار کورسی تا بێنێتەوە جارێکی تر. شتیوە ئەسڵان مەحاڵە ئەو خیانەتە لە هەر شوێنێکی عالم کرا و حزب ئەکرا دەرەوە لەو پارێز دیسانە چوار کورسە پێشکەشی تێکران لە پای لەبەر ینی شتێک کە ناوی سەرۆ کۆمار یاخود ڕێکەوتن لەگەڵ کەسانێکی وەکو کلدانی. کاک سەردەژ بڕۆمە ناو باسێک بە مەرجێکی ئەمە ئەبینینەوە ئۆکەی بە ناچاری لە چوارچێوەی عێراقین، بەڵام کە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان کەوانە پارتی دیموکراتی کوردستانە چێتە بەغایی یەکەم مەرجێ بوو جەم و چە جێبەجێکردنی یاسا لە عێراقا. ئەنی مەسەلەن هەر لە هەرێمی کوردستانە نییە پارتی ئۆکەی بە ئەندازەی کورسیەکانی خۆی ئەوێ دەسەڵاتی هەبێ و ئێوە یەکێتیش بەشدارکە یاخود هاوبەش بێت، جیاوازی بەشدار و هاوبەش هەیە. بەڕەسان لە سەرەتای بەرنامەکە وتە تا 12 نیوەڕۆ لە نوێ حکوومەتە، دوای 12 لە شەوەوان بەرپرسیارەتیان نامێنن نابەرپرسیارانە شکار. ئوستاز تەمەن وەکو دواتەوەرە ئەمە لێتە پرسم کەوایە با من ئەنجامی بگرم، بۆچی پارتی دیموکراتی کوردستان بە ئاشکرا مەرجەکانی یەکێتی ناخاتە بەرچاوی دانیشتوانی هەرێمی کوردستان؟ پارتی ئەوێ ئەو حزبە سیاسی کێت بەشدارە بێت لە کابینەیدا لە کاراکردنەوەی پەرلەمان بەرپرسیارەتی بگرێتە ئەستۆی خۆی، خزمەتکاری خەڵکی هەرێمی کوردستان بێ، بەشدار بێت لەو پرۆسی ئاوادانکردنەوەیە. پارتی نایە خەڵکێک بێ بەس بۆ ئیمتیاز و پلە و پۆست بچێتە ناو حکوومەتەوە. یعنی ئەمە دوو بابەتی زۆر جیاوازە، وردکردنەوەیکی زۆر جیاوازی. یعنی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ وەزارەتی ناوخۆمێ بە یەکێتی نیشتیمانی کوردستانە چێ بەڕێ وەزارەتی ناوخۆ بەرپرسیارەتی هەڵەگرێ وەزارەتی فڵانەشتمە فڵانە سەرۆکایەتیمەوێ. ئەم بەرپرسیارەتی ئاسان نییە لە ڕاستیە. ئەگەر تەنها بۆ ئیمتیاز و بۆ پۆستەکە بێوەکە و سەرۆکۆماری کە لە بەغا هەیەە، ئێمە نامانێت لە کوردستان بەرپرسیارەتی ئاوا بێ. بەڕاستی لە بەغداد ئارەزوی خۆیانە چەند خو لە سەرۆکی کۆمار لای ئەوانە، بەڵام یعنی قورسایی و قدرەت و توانای سەرۆک کۆمار چی بووە لە بەغداد کە حامی دەستورە، توانیوێتی 55 مادەی دەستوری پێشێڵ کراوە لە عێراقەوەی کە پارتی دیموکراتی کوردستان علاماتی استیفهامی لەسەر داناوەڵێم ئەم مادە دەستوریانە عن شەڕی پارتی دیموکراتی کوردستان و عێراق مادەی دەستوریە کە ئەچێتە بەغداد شەڕی دەستور ئەکا خۆ نەچووە لەوێ لە بەغداد پارتی دیموکراتی کوردستان داوای پۆستی سەرۆک کۆمار و داوای فڵانە پۆست و ئەمە ئەوە بکات. بەڵام ئەوەی کە کێشەیە لە هەرێمی کوردستان پرسیارەکەمان بیر نەچێتەوە ئەو حزبانە تەنها پلە و پۆستەکانێ و ناتوان بەرپرسیارەتی بەپێی
یعنی بە پێی مەنسەب و قورسایەکەی بخەنە ئەستۆی خۆیان سەرەڕای هەموو ئەمانە لە کۆتا قسەیە کە جەنابەت دەرفەتە بە منا زۆر سوپاس دەکەم جەنابی کاک مەسعود پەیامەکەی زۆر ڕوون و ئاشکرا بوو کۆتا پەیامی بۆ جەژنی قوربان باسی ئەوەی کرد کە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لەبەرچاو بگرن و لە هەمان کاتدا واز لە ململانی و خۆخۆیی بێنن نەیوتووە ئێوە بەشێکی دابڕاون لە ئێمە ئەڵێ واز لە خۆخۆیی بێن یعنی ئێمە هەمومان خۆمانین ئەڵێ واز لە خۆخۆیی بێنن نەیوتووە ئێوە بەشێکی دابڕاون لە ئێمە ئێوە کوردن ئێوە بەشێکن لە ئێمە بە هەموو کەم و کوڕەکانتانەوە بەڵام با هەمومان بیر لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بکەینەوە دوجار منوتم دوا پرسیار بەڵام ئەم قسە یەکەم هەروەکو دوا قسە ئەویش ئەوەیە چەندین وەزیری یەکێتی لە نێو وەزارەت لە نێو کابینەی نوێ من ئەوان بۆ نایەن بڵێن ئێمە دەسەڵاتمان نییە سەرۆکوەزیران دەسەڵاتی بە ئێمە نەیاوە پراکتیکی و دەسەڵات ناکە ئەمە نبینینەوە تابەن وایە ناکاکە سەردەشت وەزیرێک کە لە شوێنی خۆی لە دەسەڵاتی خۆی خەریکی بەڕێوەبردننی دەسەڵاتەکەی بوو بە کامل سەلاحەتی بووە وەزیری کشت و کاڵ بە نمونە بینیمانە لە چەند وەفدا بەشداری کردووە بینیمانە لە چەند شوێنی پرۆسی ئاوەدانکردنەوە وەزارەتی کشت و کاڵ بە نمونە بێنینەوەانە دەستکراوە بۆ لە هەموو ئیشەکە کە لایەکێتی نیشتیمانی کوردستان بۆ وەزارەتی دارایی ئیشی خۆی لای خۆی بۆ هەر وەزارەتێک ئەمە بەپێی تەفویزی سوڵتەوە بەپێی دەسەڵاتەکان و دابشکردنی ئیشەکان هەر کەسە و دەسەڵاتی لای خۆیەتی بەڵام چۆن ئەو پۆست و ئیمتیازاتە یعنی بە ئەمانەتەوە جێبەجێ ئەکاو کەسە ئەوە گرنگە بەڕاستی دنیا سپاس بۆ کاک سەردەش محەممەد و چاودێری سیاسی لە بەنامەکانی ئەمڕۆی چۆمان لەگەڵمانە زۆر سپاس کاک چۆمان سپاس کاک سەردەشت خۆشەویستان و ئازیزان ئێوەش هەمیشە لە تەندروستی و کامەرێندا بژین